بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاتان لێبێت تۆم کاتتان باش ئاسوودە و کامران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانەوە لە پەیام لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بگە و بابەتی پێوەست بە ڕۆژەوە لە خزمەتانە بینومێ دەکەین تا کۆتایی لەگەڵمان بنێنەوە. دەستخۆش ماوەستاش. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگەیەکن دەخوازین کە هەمیشە بەردەوام دوور بن لە هەموو دەرد و بەڵایەک و ئارامی بەستەر ماڵەکاندادا بڕژێت ئینشاءڵڵا. ئازان خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لە بەرنامەی پەیامی ڕۆژ دەخوازین کە بینەرمان بۆی کە سوودمە من لە تەواوی ئەو بڕگە و بابەتانی کە بۆ ئێوەی ئازیزمان ئامادە کردووە. ئازان و خۆشەویستان لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە پرۆژەیەکی گرنگ دەکەین کە بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا لە هەرێمی کوردستان ڕابگەیەنێت. هیچ پرۆژەی قورئان بەهاری دڵانێک لەلایەن ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەرەیەوە ڕادەگەێنێت. باز لە گرنگی ئەم جۆرە پرۆژانە دەکەین لە هەرێمی کوردستاندا و بزانین پرۆژەکە کەی دەست پێ دەکات و ئەو دیاریانە چین کە پێشکەش بە ئەو کەسان دەکرێت کە بەشدار دەبن لە پرۆژەکەدا. وەلا موشی گرنگتر باز لەو دەکەین کە تا چەند گرنگە موسڵمانان ئیمانداران هەمیشە بەردەوام لە خزمەتی قورئانی پیرۆزدا بن و چ بە لەبەرکردن بێت چ بە فێربوون بێت یاخود کەسانی دیکە فێر بکەن. گرنگی و بایەخی قورئانی پیرۆز لە ئاینی پیرۆزی ئیسلامدا باز دەکەین لەگەڵەوەی کە ئەم پرۆژە گەورەیە لە هەرێمی کوردستاندا ڕادەگەێنرێت. وڵایزان هەر پێوەست بە ژیانی ڕۆژانە و بە دیاریکراویش لە دوو ڕۆژی ڕابردوو شاری سلێمانی کارە ساتێکی دڵتەزێن و جەرگ بڕەتوانم بڵێم تەواوی هاونیشتیمانیان لە تەواوی کوردستان کە بوو هۆی هەژاندی ناقی هەمووان وەروەها دڵ و دەرونی هەمووانی تەنگ کرد. بێڕای هاوخەمی و دەربڕێنی پرسە و سەرخۆشی خۆمان بۆ کە سوکاری قوربانیان و ئومێدی زوو چاکبوونەوە بۆ وانەی هێشتا بریندان و لە نەخۆشخانەن و بە دڵنیاییەوە ئەم جۆرە لە کارەساتە دڵتەزێنانە وا لە مرۆڤ دەکات کە هەڵوێستەیەک لەسەر ڕەفتار و کرداروەکانی بکات. ئێمە لەم تەوەرەیە هەوڵەدەین باس لەو حاڵەتانە بکەین چۆن لەگەڵ ئەو تەنگەژانەدا لەگەڵ ئەو موسیبەتانەدا لەگەڵ ئەو بارەدۆخە ناڕەحەتانە ئێمە مامەڵە بکەین. ڕەنگە ئێمە وەکو هاونیشتیمانی ئەو کەسانی کە لەناو حاڵەتەکەیان یاخود دەوروبەریەکان نزیکەکانیان بەگشتی کۆمەڵێک کەس هەیە ڕەنگە کۆمەڵێک لایەن هەیە پێویستکات چۆن ماوەڵە لەگەڵ ئەم حاڵەتانەیە بکەن. ئێمە شرۆڤە و گفتوگۆیە و بابەتە دەکەین. ڕاوەستەشوان هەر لە زمنی و بابەتەشدا باز لەو دەکەین کە تۆکمەی پەیوەندە کۆمەڵایەتیەکان لە کاتی بەڵاو موسیبەتەکاندا ئەو بەدەمهۆچوونی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان گرنگی و بایەخێکی زۆری هەیە لە کۆمەلگای کوردیدا ئەمە بوونی هەیە بەراو لەگەڵ کۆمەلگاکانی دیکەدا دەبینین کە هەمیشە و هەردەوام کەسانێگەن کە لە خەمی دراوسێکەیەتی لە خەمی ئەو کەسەیەکە تووشی و حاڵەتە بووە و هەبووە بوون لەو ڕووداوی دوێنێشەی سلێمانیدا تا بەرەبەیان لە شوێنی ڕووداوەکە بوو لە خەمی ئەوەی کە ئەو کارەساتە ڕوویداوە. بەگشتی باز لەو بابەتانە دەکەین دەستپێک دەچین لای کەشوها بزانین گۆڕانکاریە کەشوهەوایەکان چین پێکەوە بینەری دەبین.
ئازان و خۆشەویستان گرنگیدان بە قورآنی پیرۆز و بایەخدان وە چ لەبەرکردنی چ خوێندنەوەی چ ئەوەی کە کەسانی دیکە فێر بکەین فەرزێکە کە مسلمانان پێویستە جێبەجێ بکەن بە گوێرەی توانای خۆیان بۆیە چەندین پرۆژە لە هەرێمی کوردستاندا ڕادەگەێنێت سەبارەت بە قورآنی پیرۆز و بۆی کە مسلمانان گەنجان زیاتر ئاشنا بن بە ئاەتە پیرۆزەکانی قورآنی پیرۆز لە ئێستاشدا پرۆژەیەک ڕادەگەێنێت ئەمڕۆ ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری پرۆژەیەک ڕاگەێنێ بە ناوی قورآن بەهاری دڵانە لە سەرتاسەری هەرێمی کوردستان زانین ئەم پرۆژەیە لە چی پێک دێت وە بابەتەکانی ئەم پرۆژەیە چین و تا چەند گرنگە مسلمانان بەدەم ئەم جۆرە پرۆژانەوە بێن وە لەگەڵیشی داباز دەکەین کە لە قورآنی پیرۆزدا چی فێر دەبین و چیمان دەست دەکەوێت دەگەر هەمیشە بەردەوام لە خزمەتی قورآنی پیرۆزدا بین گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی سەرپەرشتیاری پرۆژەکە کاک دکتۆر زۆر بەخێر بێ پاداشتان بەسپاسانەکەم موفق بن بۆم دەرفەت کاک دکتۆرگە لەو دەست پێ بکەین پێشەوی بینە سەر پرۆژەکە مسلمانان ئەگەر لە خزمەتی قورآنی پیرۆزدا بێت چ فێر ببن چ لەبەری بکەن چ ئەوەی کە کەسانێک گەن لەوانەیە بتوان کەسانی دیکە فێر بکەن چیمان دەست دەکەوێت لە دنیا و لە قیامەتماندا بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله والله من پێشەوە وەڵامی پرسیارەکەت بەمە ئەڵێم مژدەیەکی خۆش بە خەڵکی هەرێمی کوردستان دەدەین کە ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری پرۆژەیەکی گەورە و گرنگ و بە ئەهمیێت ڕاگەێنێ کە هەموو هاوڵاتیان ئەتوان تیا بەشدار بن و هەموو چین و توێژەکان ئەتوان تیا بەشدار بن ئومێد دەکەین بە گەرم و گوڕی بە هیوایەکی زۆرەوە بە دڵخۆشیەوە بە ئومێدێکی گەورەوە هاوڵاتیانی کوردستان لەم پرۆژە بەشدار بن کە ڕنگدانەوەی گرنگی و بایەخ و ئیحتیمامی میلەتی کوردی موسڵمانە بە قورئانی پیرۆز بە پەیامەکەی خوا بە قورئانەکەی خوا بۆیە زۆر زۆر پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و لە خۆمانەکەین بۆ ئەم پرۆژەیە کە لە خزمەتی قورئانایە و بۆ تێگەشتن و فێربوون و بایەخدان و گرنگیدانە بە قورئانی پیرۆز سەبارەت بە پرسیارەکەتان قورئانی پیرۆز پەیامی خوایە ئەخیر پەیامی خوایە بۆ مرۆڤایەتی بە پێغەمبەری ئیسلامە محەممەد صلی الله عليه وسلم ناردوێتی هەرچی خۆشی و بەختەوەری و کامەرانی دنیا و دوا ڕۆژە لە جێبەجێکردنی قورئانە هەیە ئەگەر بێت و قورئان وەک خۆی جێبەجێ کرێ کاری پێ بکرێ موسڵمانان و خەڵک پێیوە پابەندن ژیانی دنیایان ژیانێکە بێت لە ئاسێکی زۆر بەرزی خۆشی و کامەرانی و بەختەوەری و دادگەری و دوور لە هەموو کێشە و زوڵم و ستەم و چینایەتیەک و لە قیامەت و دواڕۆژی شاکە گەڕانەوە بۆ لای خوا سەربەرز و سەرفەراز و وەکوڵێت دڵخۆشە بن بە و پاداشە گەورەی کە خوای گەورە ئەیان داتەوە کە بەهشتی بەرین و فراوانی خوای گەوری زۆر باشە دکتۆر محەممەد با بچینەوە سەر مژدەکەتان پرۆژەی قورئان بەهاری دڵانە وەک باستان کرد ئەمڕۆ ڕاگەێنرێ ئەگەر زیاتر بچینە وردەکاری پرۆژەکە و بۆی بینەرانی بتوانن زۆرترین کەس بەشدار بێ لەگەڵتان هاوکارم باسی لەوە کرد لایانی ئەو لایەنەی کە پێ هەڵدەستێ وەروواکەی ئەمڕۆ کە ڕادەگەێنرێ ناوەڕۆکی پرۆژەکە چە بۆ ماڕوونکەیتەوە بیناسیینی بۆی هاونیشتێمانیان بەشداربن زیاتر بتوانن بەدەمتانەوە بێن ئێمە پرۆژەکەمان بە ناوی پرۆژەی قورئان بەهاری دڵانە کە پرۆژەیەکە ئەنجومەنی بانگەواز و پەروەردەی کۆمەڵی دادگەری پێی هەڵەسێ بۆ بایەخدان و گرنگیدان بە قورئانە بۆی میلەتی کوردی موسڵمان میلەتی هەرێمی کوردستان لەم ڕێگەیەوە بایەخێکی باش و بەرچاو بە قورئاندا لە هەموو ڕوویەکەوە جا پرۆژەکە هەر جارە و بابەتێکە بێ هەر جارە و مەوزوعێکە بێ لە قورئانە بەپێی کات و شوێنەکە چی بە گونجاو بزانرێ ئەنجومەنی بانگەواز و پەروەردە دیاری ئەکا پرۆژەکە بەو جۆرەیە هەر جارەی بابەتێکە و نامیلکەیەکی لەسەر ئەنووسێ بابەتەکە چاپ ئەکرێ بە ژمارەیەکی پێویست کە ئەوەنە بەشدار بوو پێویستی بێ چاپ ئەکرێ بەسەر شار و شارۆچکەکانە تەوزیع ئەکرێ پاشان ئیعلانی بۆ ئەکرێ لە کات و ساتێکی دیاری کراوە و مدەتێک دیاری ئەکرێ بۆ تاقیکردنەوە و ئیمتیحان و سعیکردن و پاشان ڕۆژی تاقیکردنەوە و کاتی تاقیکردنەوە لە کۆتاییە دیاری ئەکرێ ئەو پرۆژەش بۆ ئەوەی کەواکو خەڵک زیاتر ئەقولێ بە
پیرەوە بێ بە پیرۆزی لێ بکە و بەشدارێکی گەرم و گوڕ بکە سەرڕای گرنگی قورئان خۆی ئێمە هەروەکو سونەتی ئیسلامی ژوایە خەڵک تەرغیب و تەرهیب دەوری هەیە هاندان و تەشجیع ترساندن کاریگەری خۆی هەیە لە هاتن بەرەو شتێک و سڵکردنەوە لە شتێک بۆی ئێمەش لەم پرۆژەیەمانە کۆمەڵێک دیاری و هەدیەی بە نرخمان داناوە بۆ بەشدار بووە سەرکەوتوەکان بۆ یەکەمە سەرکەوتوەکان بۆ ئەوی کەواکو سەرڕای ئەوان هەوڵی خۆیان ئەدەن ماندوو ئەبن پرۆژەکەی ئێمە ئەوەی پێویستە لەگەڵی جێبەجێیەکەن ئەوانیان کە زۆر سەرکەوتوو بوون زۆر گرنگی باشیان پێداوە بە جوانی لە مەوزوعەکە حاڵی بوون لە پرسیارەکانە لە هەمووان سەرکەوتوتر بوون ئێمە ئەو هەدیە و دیارە باش و بە نرخانەیان پێشکەشەکەین بە ئومێدی ئەوەی خەڵکی تریش لە پرۆژەکانی داهاتووە زیاتر لەگەڵمان بێ و ئەمە ڕێگەیەک بێ بۆی کەواکو ئێمە دیارەکانتان دکتۆر دیارەکانتان دیاری کردووە بەڵێ 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 دیارەکەمان دیاری کردو کرێبیان لێی بزانیت چینیان بەڵێ قەیچێکان بەڵێ بۆ دیارەکە نمونە من یەکەم بەم چیم بۆ ئێمە دیاری یەکەم بڕیارمانداوە سیارەیەکی قەمەرەیەکی سەنی کیلۆمەتر سفری 2022 بێ هەڵا ماشەڵڵا بەو جۆرە مەسەلا شتەکانی کەش هەشتی ئاوا باش و گەورن بەو ئومێدەی کە واکو خەڵکەکە لەگەڵ پرۆژەکە بێ چون کاتی خۆشی لە دەوڵەتی عوسمانیا کە خلافەتێک و سەڵتەنەتێکی ئیسلامی بووە و دەسەڵاتێکی گەورەی هەبوو و ئیتیمامی زۆر بە زۆرێک لە بوارەکانی ئیسلام داوایەکێک لە بوارەکان بواری زانستی و علمی بووە لە دەوڵەتی عوسمانیا بڕیارێکیان دەرکردووە لە سەرتاسەری ئەو دەوڵەتە کە زۆر فراوان بووە کە دەیان دەوڵەتێک و عێراقی گرتووەتەوە هەر کەسی هەموو قورئان لەبەرکە مەسەلا ئەوەنە لیریان داوەتی هەر کەسێ تەفسیرێکی بەیزاوی لەگەڵا لەبەرکە ئەوەیان داوەتی هەر کەس سەحیحی بوخاری لەبەرکە ئەوەیان داوەتی هەر کەس ئەوانێ بەو جۆرە توانیویانە ئەو خەڵکانی کە توانایان باشە حیفزیان باشە خوێندنەوەیان باشە تااقەتیان زۆرە هەم ئیسفادە لە تااقە و توانەکەیان بکرێ هەم هەدیە و بەخشی جوان و گەورە و بە نرخیان پێ بدێت لەبەر ئەوان احتیمام بە علومی ئیسلام و قورئان و حەدیث و فەرمودەکانی پێغەمبەرەکان صلی الله علیه وسلم زۆر باش مامۆستا ئەگەر سەبارەت بە ناوی پرۆژەکە قورئان بەهاری دڵانە چۆن ئەم ناونیشانەتان بۆ هەڵبژارد ئەو ناونیشانە لەوە هەمڵان بژارد کە فەرمودەیەکی پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم کە فەرمێ اللهم اجعل القرآن ربيع قلبي ئەوانی لەوێەوە سەرچاوەی گرتووە بۆ ئێمەش کردمانتە ناوی بۆ پرۆژەکە قورئان بەهاری دڵانە زۆر باشە تاوان ئەو پرۆژەکەی بەگشتی ئەگەر نام ئەم پرۆژەم ئێمە ئەم مسابقەم جارەمان دوعا قورئانیەکان یعنی ئەو پرۆژە وەکو لە ناوە گەورەکەی کە ساڵانە دووبارە بێتەوە بەڵام بۆ ئەم جارەمان ئەو پرۆژە لەژێر ناوی دوعاکانی قورئان یعنی ئەو دوعایانەی لە قورئانە هەیە ئێمە ئەوەمان کردووەتە ئەم نامیلکە و دوعاکانی تیا کۆکراوەتەوە ماناکراون وشەکانی ماناکراون لەگەڵ یەک بەشی بچووک لە تەجویدی قورئانیش کە ئەحکامی نونی ساکینە و تەنوینە ئەوەشی لەگەڵایە هەموو پرۆژەکە مسابقەکە بریتە لەو ئەم جارەیە زۆر باشە کاک دکتۆریان لەگەڵ ئەمەی کە ئەم نامیلکەیەت دەرچووە چۆن دابەشی دەکەن وڵاتیان چۆن بتوان وەری بگرن بۆی کە بەشدار بن لە تاقیکردنەوەکە ئێمە بەپێی شار و شارۆچەکانی کوردستان ژمارە تەلەفۆنمان دیاری کردووە هەر ژمارە تەلەفۆنێکی کەسێکە لەوێ شوێن و جێگە هەیە بارەگای خۆمان یا شوێنی تر هەیە کتێبەکان لەو شوێنە بێ هەر کەسێک پەیوەندیەکە بەو ژمارە تەلەفۆنانەوە و شوێنەکە ئەزانێ و ئەچێ لەوێ کتێبەکە وەرەگری دکتۆر ئەم پرۆژەیە ئیتری شەڵا ساڵانە کرێت یان بەردەوام بێ یا تەنامە بۆ ئەم ساڵ بوو بەڵێ ئێمە بەنیازین خوای گەورەی یارمەتی بە ئەم پرۆژەیە ساڵانە بێ هەموو ساڵێک دووبارە بێتەوە بەئیزنی خوا زۆر باش ئەو کە سریەکەی هەمووی ئەو دوعانەیە کە پێغەمبەران سەڵاتی خۆیان لەسەر بێت لە قورئانی پیرۆزدا کراوە ئامان چییە لەوەی کە بۆچی دوعاتان هەڵبژاردەوە بۆچی مسلمانان فێری دوعا ببن وەڵای ئێمە وەکو لە دەستەیەک بووین کە بیرمان لەم پرۆژە کردەوە ئەو دەستە کۆبووینەوە کە مناقشەمان کرد چی بێ لە قورئانە ئیتر ئەو بابەتە وەکو لە هاتە پێش و زۆربەی برایان ڕایان لەسەری هەبوو کە ئەوش بۆ ئەوەیە قورئان کۆمەڵێکی زۆر دوعای تێیە وەکو جەناب تەفەرمی زۆرە لە دوعاکانی پێغەمبەرانە یا هی موسڵمانانە یا دوعا هی کافرانە هی کافر و جەهەنەمی و دۆزەخی زۆر دوعاکە ئەوەمان کردوتە بابەتێ بۆی کەواکو هەر جاری بابەتێ یا سوورەتێ یا بەپێی
کاتەکانی ئەو وەختە ئەزانێت کە پرۆژەکە ئەکەین بەڵام ئەم جارە ئێمە اختیارمان هاتووە سەر دوعاکانی قورئان لەگەڵیشیا بەشداروان ئەگەر لەبەری بکەن دوایی ئەوەی کە پرۆژەکەش تەواو ڕۆژانە خۆی دەتوانێت وەکو ذکر بەیانیان میواران بیخوێنێت شتێکی باشە بیانی ئەو ئاگایەکی باشی لە دوعاکانە بێ بە معنای بە کەلیماتی بە لەبەرکردنی زۆر ڕاستە دکتۆر ئێستا ڕەنگە بینەران پێیان خۆش بێ تۆزە وردەکاری چۆنیەتی بەشداریکردن لەم پرۆژەیە باس لەوە کرد هەموو کەس بۆی هەیە تەمەنەکان دیاری کراون یان هیچ فلتەرێک قۆناغێگەی بۆ بەشدارن ئێمە لەم پرۆژەیە تەمەنمان دیاری نەکردووە هەموو تەمەنەکان وەڕەگەزی نێر و مێ هەمووی ئەتوانێت بەشداری بکات لە هەموو ئاسی و لە هەموو تەمەنێکە بەبێ جیاواز بەڵام ماوەسا گەنجێکی باڵێن 20 ساڵ 25 ساڵ ڕەنگە پسپۆڕیش نەبێت لە زانستەکانی قورئان ئێ بەشدارە بێ کتێبە دەرخەکە لەولاشەوە مامۆستایەکی ینی خۆی هەر پێویست بە تاقیکردنەوە ناکە ئەگەر ئەویش بەشدار بێ لە کۆتایە منافەسەی منێکی کە لە زانستە ئاینەکان شارەزانیم لەگەڵ کەسێک کە هەر خۆی دەڕەنگە دەرچوی شەریعە بێت تۆزێک وڵی تێرێکتاندانە ناوە خۆی سوال و پرسیارەکان ئەنازێک زانین و زیرەکی دەورە بینێ لەبەرکردنیش دەورە بینێ هەر لەبەرکردنیش ینی هەموو شتێک نابێ لەبەرکردن و شارەزاری لەوانێت دیقەت و وردەکاریش هەبێ مەسا بڵێن تەجویدەکە بەڵێ لەبەرکردن بە گرنگە بەڵام زانینەکەش مهمە لەوانەیە بە جۆرێک پرسیارەکە بێتەوە زانینەکە دەورە بینێ بەڵام بەشێکی باشیشی لەبەرکردنەکە دەورە بینێ ماوەی چەندێکی لەبەردەست بەشداربوواندا هەیە تاوەکو بتوانن پرۆژەی لەبەر بکەن وڵای ئێمە لە ئێمڕۆ ئیعلانیەکەین ئینشاءڵڵا تا ئەخیر و کۆتایەکانی مانگی 12 لەو کاتە ئیمتیحانە بێ ئینشاءڵڵا گەر کەش و هەوا شتێک نێتە پێشەوە وەکو لە ڕێگر بێ و ئەنجام نەدرێ بەتاتی باران و ئەو شتانە نەبێ کاتە کاک دکتۆر بۆی بینەران ئێستا باشتر لە مۆزوعەکە تێگەیشت بن ناوی پرۆژەکە بەهاری دڵانە ئینشەڵڵا ساڵانە پرۆژەکە قورئان بەهاری دڵانە و ناوی پرۆژەی ئەم جارەمان دوعاکانی قورئانە وەکو لە ناوی پرۆژەکەیە بەڵام ناوی ئەم جارەی مسابقەکە لە ناو پرۆژەیە دوعاکانی قورئان ئەم نامیلکەیە بۆ ئەم جارەی پرۆژەکە بێت ئینشاءڵڵا بە ناوی هەر پرۆژەی قورئان بەهاری دڵانە یانێ تاقیکردنەوەکە ئەم جارە لەسەر ئەم کتێبەیە ئەگەر تۆزێک باسی پرسیارەکان کە بۆ نمونە من ئەبێت چی بکەم ئەمە بە تەواوەتی لەبەر بکەم هەنێکی ئەبێ ئیمتیحانی شەفەیی تیاچکە باسی لە تەجوید کرد چۆن پرسیارەکان دانرێن یانی تۆزێک خۆی پرسیارەکان هەڵبژاردنە یعنی پرسیارەکان نووسینی تیانێ بڵێ کابرا دێڕێک دوو دێڕیا ئینشایەک بنووسیا تەفسیری ئاەتێک بنووسێ هەڵبژاردنە بەڵام هەڵبژاردنەکان علاقەی بە تێگەشتن و بە لەبەرکردنەوە هەیە یعنی کابرا وا نابزانانی هەڵبژاردنی تەم لەوانەیە لە 100% ناجێ بێ چکە لە هەڵبژاردنێک ئەڵێ ئەو کەلیمە معنای ئەوەیە سێ اختیاری داویت ئەگەر تۆ نەزانی اختیارەکە دیاریکەی هو نایزانی ڕاستە چوار دوعای داویت دێ دوعای فلان پێغەمبەر ئەمەیە تۆ نەزانی کام دوعایانە خۆ اختیارەکەت ڕاست دەرناچی لەبەرەوە دوو پرسیارەکانمان هەڵبژاردنە بە شێوەیەکی گشتی هەڵبژاردنە بۆ ئەوەی تواوەکو لەوانەیە بەشداربووان ژمارەیان زۆر بێ دوای کە تەسیحی زۆر ناڕەحەت ئەگەر ژمارەکە زۆر بێ و بۆ بەشداربووش ئاسانترە هەڵبژاردن بێت تاوەکو نووسین و بابەتی تریتیا بێ و لە ڕووی ئیدارەدان و ئەوانەش و ئەوەش کارێکی ئاسانتر و سەرکەوتوترە و توانا و زیرەکی و لەبەربوون و زانین و شتیشی دیا دەرەکەوێ ڕاستە ئێستا خۆ مەسەر لە هەرێمی کوردستانە زۆر لە ئیمتیحانەکانی پۆلی شەش زۆربەی تاقیکردنەوە هەروایە ینی بەوەش کابرا مەسیری دیاری بێ ئایا لە چ زانکۆی وەرەگیری زۆر باشە کاک دکتۆر هەنی باز لە ئەنجامدەرانی ئەم جۆرە پرۆژانە بکەین کە بەدڵنیاییەوە گرنگی و بایەخێکی زۆری هەیە من زۆرجار لە بەرنامەکانمە بەڕاستی باسم کردووە زۆرێک پیانوا بوو کە کۆمەڵی ئیسلامی ئەگەر ئیسلامەکی لێکەیت و بێ بەدادگەری پاشەکشەیەەکە لە بابەتە بانگەوازی و پەروەردەیەکە بەڵام دەیبینین ماشاءڵڵا دوای کۆنگرە زۆر زیاتر بۆم بابەتانە ئێوە چۆن بایەختان داوە بۆم جۆرە پرۆژانە بۆ زیاتر خزمەتی ینی پرۆژی ئیسلام بکەن ئێمە وەکو ئەنجومەنی بانگەواز و پەروەردە بەڕاستی ئیشی سەرەکی و ئەساسیمان بریتە لە داوە و لە پەروەردە لە علومی شەرعی و زینوکردنەوەیان و بایەخ پێدانی لەبەرەوە ئەم کارانە ئەم پرۆژە و مسابقانەش یەکێکە لەو ئیشانەی کە ئیشی ئێمەیە هەتا ئەگەر ئۆرگانەکانی کەش بیکەن ئەبێ بەڕاوێژ و پرسوڕا لەگەڵ ئێمە بیکەن ئەمە ئیشی سەرەکی ئێمەیە یعنی هەرچی لە بازنەی گرنگیدان بە داعوە و بە پەروەردە و بە زانستی شەرعی بێ ئێمە ئەنجومەنەکە ئێمە بۆ دروست بۆ شتانە بەرەو پێشبەرێ
گرنگی بەوانە بە بایەق بەوانە بە ئەوە لە ناو میلەتەکەمان و ناو کۆمەڵی دادگەریشە بەرەو پێش بەرێ و گرنگی پێ بە. دکتۆر لە شیلاتزێەوە بۆ فیشخاپور و لێەوە بۆ دووسخورماتوو تا تەوێڵە و گەرمیانی شەڵا هەمووی ئەم کتێبانە چێ بۆ ناوەندەکانتان و بۆ سنتەرەکان لەوێش ئەو هاونیشتیمانیانە ئەیانەوێ بەشدار بن پێویستە چی بکەنیانەیە نازنامە پێویستە ئەو ڕێکاری ئیداریانەمان بۆ شیکەیتەوە بۆ بەشدار بکردن. بەڵێ ئێمە کتێبەکان بە پێی شار و شارۆچەکان تەوزیعەکەین تەوزیعمان کردو ئێستا کراوە بەڵێ الحەمدولیلا تەوزیع کراوە و هەر شوێنێک مقدارێک کتێبی بۆ چوە دواتریش لە کاتی داهاتووشە کتێبی کەشیان بۆ ئەچێ بۆی ژمارەکە بەقەدەر پێویست هەبێ ئەو کەسێک ئەوێ بەشداری بکە ئێمە بۆ هەر شارێک ژمارە تەلەفۆنێک لە تەلەڤیزیۆن و کەناڵەکانە لە ڕادیۆکانە لە ڕادیو تەلەڤیزیۆنە مەحەلیەکانە لە شارەکانە هەن کە هی کۆمەڵی دادگەرین ئەوە هەمووی بڵاوە بێتەوە لە تووڵەکەی خوارە و لە تەلەڤیزیۆنەکانە ئەڕوا لەوانەیە لە پیجێکیش بابەتێکیش بۆ هەر شارێک دروست کرێ لەوێ ژمارە و ئەدرێس و معلوماتی تەواوی لەسەر شار و شوێنی کتێبەکە تایە هەر شوێنێ هەر شاری ئەتوان متابعی ئەم شتانە بکەن کەناڵەکان کەناڵی بانگەواز کەناڵی پەیام کە تەلەڤیزیۆنی کۆمەڵ لە هەولێر تەلەڤیزیۆنی نور لە هەولێر ڕادیۆی سونەت ڕادیۆ مەحەلیەکانی تر لە ئەو شار و شارۆچکانە و مەڵبەندانە کە هەمانن لە ڕێی هەموو ئەمانەوە زائیدەن پیجەکان کە هەر شارێک لە تۆڕە کۆمەڵەکە هەر شارێک شوێنێکی تایبەتی خۆی هەیە کە لەوێ ژمارە تەلەفۆن و عینوان و شوێنەکەی دیاری ئەکرێ هاوڵاتیانی ئەو شارە ئەتوان سەیری ئەوی نەبکەن سەیری ئەو شوێنە بکەن لە پیجەکەی لەوێەوە ئەتوانن بەو ژمارە تەلەفۆنە شوێنەکە بزانن جێگاکە بزانن بچن لەوێ کتێبەکە وەرگن جاکە چون کتێبەکەش وەرگن زۆر گرنگە لەوێ ئێمە ئیستیمارەیەکمان داوەت ئەو نوێنەرانەمان لە شارەکانە کە ناوی سیانی و تەمەن و ڕەگەز و واژۆ و کۆمەڵشتی ئەو کەسانی ژمارە تەلەفۆن و ئەو شتانی لەسەر بچکە ئەمانە بۆ کاتی ئاگادارکردن بۆ کاتی ئیمتیحانەکان بۆ هەر گۆڕانکارێک لە پرۆژەکە بێتە پێشەوە هەر تاریەک لە ڕێ ئەم تەلەفۆن و ئەم عینوان و ئەدرێسانەوە ئێمە ئەتوانین لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ بەشداربووان لە پەیوەندیا بین و ئاگامان لە یەک بین. زۆر باشە ئەو کەسانی کە نمرەی زۆر بەرزێنیانی نمرەی تەواو دەهێنن لەوانەیە هەزاران کەس هەبن ئینشاءڵڵا بەڵام ئێوە چەند کەس خەڵات دەکەن لە نێو ئەو بەشداروانەدا؟ ئێمە ئێستا لەم قۆناغەیە 101 خەڵاتمان داناوە 101 خەڵاتمان داناوە بەڵام دوو ژمارە تەلەفۆنیشمان لە ڕێکلامەکە داناوە کە ئێمڕۆ ئیعلانەکەین یەکێک لە هەولێر و یەکێک لە سلێمانی هەر خێرخوازێکیش هەر خواپێداوێکیش ئەوێ هاوکاری ئەم پرۆژە بکە بە هەرچی ئێمە لە خزمەتیان و سوپاس یەکەین و دوای خێری بۆکەین ئێمە ئێستا توانیمانە ئەو 101 دیاری و هەدیە دابین بکەین ئەگەر خوای گەورە کردی لەوانەشە لە دواتریشە هەدیەکان زیاترکەین بەڵام ئێستا مامۆستا گرنگە ینی دکتۆر دەربارەی ئەو خەڵاتانەی ینی ئەمە دەرفەتێکی باشە تو ئەمە خوێنیتەوە ئیشەڵا خێرێکی باشە بۆ خیامەت و وەروە لە ژیانی ڕۆژانەت لە پاڵیشە دەرفەتە بۆ گەنجێک کە ببێتە خاوەنی ئۆتۆمۆبیلێک یان گەشتی عەمرەی تیابێ سمارتفۆنی زیرەکی تیابێ یان کۆمەڵێک لاپتۆپ و کەرەستانی سە بۆ قوتابی خوێندکە زەرورە چی ترتان لە بەرچاو گرتووە لەو بابەتە؟ ئێمە دیارەکان و هەدیەکانمان بەم جۆرەیە دیاری یەکەممان وەکوتم سیارێکی قەمەرێکی سەنی ژمارە سفرە 2022 دووهەم دەگەشتی عومرەیە سێم چل مۆبایلی زیرەکە ئەمە کردێ 51 هەدیە 50 کەشی دواتری بریتە لە 50 هەدی بە نرخ کە ئەویش شتی بە بایەخ و بە ئەهمیەت. دەستان خۆش بێ بۆ هیوایی ئینشەڵا بەدەمەهاتوونێکی باش هەبێت گرنگە ئەم شتانە دکتۆر ئەگەر لەسەر پرۆژەکە پێت خۆش بێ کۆمەڵێک قسەی تر بکەی یاخۆت ئێمە درکمان بەو بابەتە نەکرد بێ گرنگ بێ لێرەوە بەیانی کەی منویستم پرسیاری بکەم لەوانێت لەم جۆرە پرۆژانەیە زۆر جار کێشەگرفتی شوێن بێتە ئاراوە هاتە نەبوونی شوێن زۆر جار هەنێ پرۆژە هەبووە لەو شوێنەدا ینی هۆڵیان پێ نەداون کۆمەڵی شدەوە ئەوتان بەرچاو گرتووە کە وڵای ئێمە هەوڵە دێن پێش وەخت خەم لەو شتانە بخۆین ئینشاڵڵا بە مودەیەک پێش ئەوەی تاقیکردنەوەکان دەست پێ بکە ئەو شوێنانە دابین بکەین وەگەر خوا نەخواست هەر گرفت و شتێکیش هەبوو ئێمە
هەوڵدن لە علااقاتی تایبەتەوە وەکو حیزب وەکو وەرگانەکانی خۆمان وەکو کەسایەتەکانمان چارەسەری و گرفتانە بکەین ئینشاڵڵا گرفتیش نابێت ئینشاءڵڵا. کاک دکتۆر ماوەی چەند لە بەردەست بەشدار بوو هەیە کاتێک کە تاقیکردنەوەکە ئەنجام دەدادا چەند کاتژمێری بۆ هەیە؟ وڵای ئەوە کاتە دیارەکرێنی لیژنەی امتحانەکە وەختە دیارەکە بە پێی سوالەکان قورسی و سوکی سوالەکان ئێستا من بە تەحدید ینی شتەکەمان نەکردو سوال شتەکان ئێستا لە دانانوشتان ئەوە دواتر قسەی لەکری. زۆر باشە. ئەم پرۆژانە بەردەوامیان پرۆژانە پێ دوایە چی بەسەر کۆمەلگادا دێتوە تا چەند زەرورەتی کۆمەلگان؟ من پێم وایە ئەمە وەسیلەیەکە ڕێگایەکە بۆ ئاشناکردنی خەڵک و میلەتەکەمان بە ئیسلام و بە تایبەتی بە قورئان. خەڵک لەم ڕێگەیەوە ئەتوانێت ژمارەیەکی زۆر بەرچاو خەڵک بێت دیراسی ئیسلام بکە، ئیسلام بخوێنێتەوە، بابەتەکانی ئیسلام بزانێ لە گەنج بە تایبەتی گەنج و تەڵەبە و قوتابی زانکۆ و لە هەردوو ڕەغەزی کچ و کوڕ کە ئەوە بەڕاستی شتێکی گەورەیە. ئەگەر بەمە نەبێ لەوانەیە تۆ بەم ئاسانی دەست بۆ هەموو خەڵکە نەگا ئەو هەموو ژمارە زۆرە خەڵکە نەتوانێت لە شتێکی ئاوا کۆ بێتەوە بەشداری بکە. ئەمە وەسیلەیەکی باشە، هەم بۆ ئەوان باشە کە بەشداری ئەەکەن، هەم بۆ ئێمەش باشە کە خێر و پاداشێکی گەورەمان دەسەکەوێ و بۆ ئەو کەس و خێرۆمەنانش کە هەدیە و دیارەکان دابینەکەن کە بەڕاستی ئێمە زۆر لێرەوە زۆر سوپاسی ئەو کۆمەڵە کەسایەتیانەکەین کە ئەو هەدیانیان بۆ ئێمە دیارکردو کە ئەو هەدیانە لێرەوە ڕایەگەێنم هەمویان خەڵکی خێرخواز دیاریکردن هیچی علاقەی بە کۆمەڵی دادگەری وێنێ لەوانی کۆمەڵ دادگەری لە هەندێشتی ئیداری هاوکاری ئێمە بکات لە هەندێشتێکی کەم هاوکاریمان بکە بەڵام بەشی هەرە زۆری ئەو هەدیە و دیاری و تێچوانە بەڕاستی خێرخوازان و محسینین و خواپێداوان هاوکاری ئێمە. دەستان خۆش دکتۆر جامادام بە بانگەوازێک بکەین گریمان سە خواپێداوی گوێ لێمێ دکتۆر ڕەنگە پێشانگایەکی ئۆتۆمۆبیلی هەبێ یاخود دوکانێکی فرۆشتنی مۆبایلی زیرەکی هەبێ یان هەر کۆمپانیای حەج و عومرە هەبێ کۆمپانیای حەج و عومرە هەبێ کرێ خۆ بە پارە بەشدار نەبێ وەکو دوکانی مۆبایلی هەبێ بتوانێت بۆ نمونە چەند جیازێکی مۆبایل بێنێ یان چەند لاپتۆپێک بێنێ هیوادارین ینی بەڕاستی خەڵکێکی زۆر بەشدارە بێ بە دڵنیایەوە خزم و کەس و کار و هاوڕێ و خوشک و برا و پوری خۆمانی تێدایە لە کەوتایە گەنجێک دڵ و دەرونی پاراو بێ بە کۆمەڵێک پاڕانەوە و پەرستشی ناو قورئانی پیرۆز بە دڵنیایەوە ئارامترە هێورترە بێکێشە و بێسەرێشەترە ئەگەر بێت و هەمومان بتوانین دەستبار بین لەم پرۆژەی کاک دکتۆرەوان بەڕاستی هەم خێری دنیا و هەم قیامەتیشی تێدا بۆ هیوایان انشاءالله دکتۆرگیان بەدەمەوە هاتنێکی زۆر هەبێ لەلایەن بەشداربووانەوە وەروە خێرۆمەنانی انشاءالله لەگەڵتان بەشدار بن بشکون تۆزێک خەڵاتەکان بگەنە زۆرتریش ئەو کاتە بۆیەوەش باشە بۆ بەشداربوانیش. وەڵای بە تەکید ئێمە پێمان وایە دایمە پێغەمبەری خوا لە فەرمودەیەکە فەرمێ الدال على الخير له مثل أجر فاعله من دل على خير فله مثل أجر فاعله. هەر کەسێک خێرێک نیشانێکێک بدا ئەم بەقەت خێرێک کارەکە خێرێکا بێ ئەوە لە ئەجری ئەو کەم بێتەوە. یعنی ئەم پرۆژە ئێمەش بەڕاستی زۆر کەسێ لە شتی ترا پارە سەرفەکە لە شتی دنیای خۆیان لە هەندێک مەسایلی جاری وایە چێتە بابی ئیسراف و زیادە ڕۆی و ئەوانەشۆ جاری وا هەیە لە میوانداری و لە هەندێک شتی کۆمەڵایەتی ئەوانە زۆر پارە سەرفەکرێ کە پێم وایە هەندێکی زەڕور نییە و هەندێکیشی زۆر جێ ناگرێ لە تەعزیەکەیەتە پێشۆ لە نەخۆشێکا خوا نەخواست هەندێک کەس کە نەخۆشەکەوێ پێویستی بە عەمەلیاتێکی قورسە بێ یعنی پارەی زۆر سەرفەکا و هەر بۆی تۆزێک وەزعی ڕێک بێتەوە. ئەمە شتێکە بۆ قیامەتی ئەو خەڵکانە کە خوا پێداون ئەجرێکی گەورەیە بەتایبەتی هەر کەسێ لەم سەرەتا لەگەڵ ئێمە بەشداری بێ ساڵانی ترکە ئەم پرۆژەیە دووبارە بێتەوە ئەو کەسانی لەم یەکەم پرۆژەیە بەشدار بوون و پشتیوان بوون و هاوکار بوون و یارمەتی و دەستبارگر بوون بۆ ئێمە بەڕاستی ئەوان هەتا پرۆژەکە بەردەوام بێ بەشدارن لە خێریە بە ئەم جارێش بەشداریان کوشکە ئەوان سەبەبی سەرەکی بوون بۆ دروستبوون و لەسەر پێوەستانیان پرۆژەیە. کەواتە دکتۆر کەسێک بیاوێ ئێستا بەشدار بێ جا بە هێنانی چەند ئامێرێکی زیرەک بێ یاخود لاپتۆپێک کۆمەڵێک پارە بۆی بابەتەکە بە منەظەمی بکرێ چۆن بە چیچ بە شێوێک بیگەێنێتە لای بەڕێستان لامەکە لە ڕیکلامەکە کە ئەمڕۆ ئەکرێ سعاتدە لەوێ دوو ژمارە تەلەفۆنی تایە ژمارەێکیان ئاسیا ژمارەێکیان کۆڕەکە بۆ دوو ژمارە توان پەیوەندیمان پێوە بکەن و
ئێمە لە خزمەتیانێن و دوعای خێران بۆ ئینشاءڵڵا گەورە پاداشتامەتەوە. خەڵکانی بەدەمەوە کاک دکتۆر لێرە نووسراوی زانین یاساکانی نونی سەکینە و تەنوین واتە چۆنی ئەمە چۆن دەبێت فێربن ئایا لە تاقیکردنەوەکاندا ئەم بابەتەی تێدایەت بەڵێ کە تۆزە ڕوونکردنەوەی لاانی زۆر کەسێ ئێمە تەجویدی قورآن تەجویداتە جوان خوێندنەوە ڕێک و پێ خوێندنەوەی قورآن کۆمەڵێک یاسا و بنەمای هەیە بەڵێ علمێکە ئێمە هاتوین لەو علمی تەجویدا یەک بابەتی بچووک کە بکاتە ئەحکامەکانی نونی ساکینە و تەنوین هێناومانە هەم پێناسەی بابەتەکانمان کردو کە چوار حکمە و هەم نمونەمان لەسەر هێناوەتەوە ئیتر ئیمتیحان لەسەر ئەوەیەتەوە یا ئیمتیحان لە پێناسەکایەتەوە یا ئیمتیحان لە میسال و نمونەکانە دێتەوە یا ئیمتیحان لە پیت و حرفەکانە دێتەوە ئەبێ ئەو کەسە ئەو بابەتە بزانێ ئەو بابەتش قورس نیانی کابرا ئەگەر هەر نەشی خوێند بێ ئەتوانێت بە ڕۆژێ لای مامۆسای فێری بێ هەر نەشی خوێن بێ بە ڕۆژێک ئەتوانێت لای مامۆسای کە تەجوید زانێ فێر ببێ و بە چاکی بیزانێ حتا ئەوە جانیبە تەطبیقەکەی تیان ینی هەر علمیان بیزانێنی لە بەریکا ئەتوانێت جواب باتەوە ینی تەجوید علمێکی تەطبیقیە ینی بێت تۆ ئەو شتە بە تەطبیق بزانی بۆ نمونە ئەفەرمێ نونی ساکینە بگا بە هەمزە ئیزهارە من ئامنە ئەمە خوێندنەوەکەی تەجویدە من ئامنە ئەو نونە دەرەخەی ئێمە ئەوەی لێ داوا ناکەین ئەو هەر بزانێت ئیزهارەکە لە بینی نون و هەمزەکایە یا ئیزهار چییە یا ئیخفا چییە یا ئیدغام چییە ئاو وڵات دکتۆر وابزانی کاتمانەیە دەنێ ئەی باشە هەر ئەم کتێبە با بڵێن ئێستا هاونیشتمانیە گوەریەگرێ بەشداربوویەک فێرخوازێک وەریەگرێ سیستەمی دانانەکەیتان بە شێوەیەک داناوەکۆی تەنها دەرەخکایانی با بڵێن بێ مامۆستا ئەکرێ بەڵێ بێ مامۆستا ئەکرێ مەگەر ئەو تەجویدەی بڵێ کابرا هیچ نەزانێ هەنا ئەوەش هەر شتێکی سەرەتایی لە تەجوید زانێ ئەوەش دەتوانێت جواب باتەوە یعنی شتێکی تیانێ بڵێ بەبێ مامۆسایی نەبێ نابێ نەخێر ینی خۆی ئەتوانێت مەستا دوعایەکە ئەی خوێنێتەوە لەبەری کات چاکترە معناکەی بە کوردی کراوە دوای هەندێک کەلیماتی لێ دەرهێناوە مانا کراوە هەرەوەنەی زۆر باشە کاک دکتۆر ئەو سەد خەڵات دوعاکانی شەمەی چەند شوێنێک نەبێ خەڵک زۆربەی لەبەرتی سوورەتی فاتحە و قل أعوذ برب الفلق وبرب الناس لەگەڵ چەند ئاەتێک وەزەم لە سوورەتی آل عیمرانە درێژە ئیتر هەموو دوعاکان یەک دێڕ و نیو دێڕ و هەر نامیکی زۆر کورت و پوخت و جوانە شتێکی کەمە دوعاکان چلونۆ دوعایە بەو سوورەتانەش و کەوتم شتێکی کورت و پوخت و ئینشاءڵڵا ئاسان و سەهلە بێ ئیمتیحان ئینشاءڵڵا کاک دکتۆر ئەو سەد خەڵاتت ینی مەرجە بۆ ئەو کەسانە بێت کە لە سەدا سەدیان هێناوە یاخود مەرج نییە ئەوانەی بەڵێ ئێمە سیرەکەین بزانین ئەوانەی سەدیانە ناو ژمارەیان چەنە ئەوانەی بڵێن زۆر بن بڵێن 1000 کەس بن 2000 کەس بن ئێمە لە ئەو 2000 کەس ئەخینە قورعەوە سەدی لی هەڵەبژێرین بە دوای یەکە یەکەمیان مەسا بۆ یەکەمە دووهەم ئاوا بەو پێی ینی ئەوەی کە سەدی هێناوە هەمووی چێتە پێشبڕکێەوە هەمووی چێتە مسابقە و قورعەوە تۆ چونکە هەمووی وەکو یەک وایە ینی ئەگەر بڵێن ئەگەر 100 کەس بۆ ئەوەی نایخیتە قورعەوە ئەگەر 100 کەس سەدی هێنا بەڵام لە 100 زیاتر بۆ ئەبێ بخیتە قورعەوە ماوەسا لە شتێکی گرنگی تێدا و کە ینی بیرم لێ کردەوە لەوانەیە هەنێک دوعای تێدا بێت کە موسڵمانان لەبەریان بێت بەڵام تەفسیرەکەی نەزانی و ماناکەی نەزانی ڕۆژانە چەندین جار دووبارەی کردوتەوە ئەوە زۆر گرنگە کە لەگەڵ یا ماناکەی بزانی وەلەی تێ بکەی زۆر جار هەنێ دوعا هەیە لەوانەیە هەوە کۆڵی موترکە بە گیان تا بێت بەڕاستی ئەوە کاریگەر بێت ڕاستە ئێمە هەموو دوعاکان معنایەکی کورتی جوانمان کردووە دەقاودەق کردوانە بە کوردی ئەگەر ئەو کەسە ینی بتوانێت لە بەریشیکا شتێکی زۆر باشە ئەگەر لە بەرشینەکە بیزانێت کتێبەکە لەسەر شاشەکە دەرەکەوێت ئەوەی باس کرد بەڵێ بەم شێوەیە یانێ گەر شەرحێکی بکەیت کەسە بینەرە ناوە کتێبەکە ئاوایە دوعاکانمان هێناوە تەبەن دوعاکان ئێمە بە پێی سوورەتەکانی قورئان هێناومانە ینی تەسەلسولی قورئان چۆن ئەگەر دوعایەک بڵێن سێ دوعا لە سوورەتی بەقەرا بێ لێوێنەوە یا سوورەتی فاتحە کە یەکەمە کەوتوتە یەکەم دوعاوە چونکە فاتحە لە سەرەتای قورئانەوەی ئەوە بە تەرتیبی سوورەتەکانی قورئان دوعاکە هاتوو ئەمە یەک هەر دوعایەک ناونیشانێکی هەیە ئەم دوعای فلان پێغەمبەر ئەم دوعای بەهشتیەکانە ئەم دوعای ئیماندارانە ئەم دوعای دۆزەخیانە ئەوە هەر دوعایەک عنوانێک و ناونیشانێکی هەیە دوای دوعاکە لە ژێریا بە کوردی معنا کراوە تەفسیر کراوە دوای تەفسیرەکە چەند وشەیەکی کە ماناکەی وەکو لە پێویست بە زیاتر ڕوونکردەوە بکات چەند وشەیەکی لێ مانا کراوە ئەوە بە شێوەی دوعاکان لە نێو تارێکی شین و تەقریبەن زەرداوە
هاتوین دوعاکانمان کردو بە دوو ڕەنگەوە هەم ئاەتەکانمان کردو بە سوور و بە شینەوە ئەو دوعانەی بۆ ڕەحمەتە بە شین نووسیمانە ئەو دوعانەی بۆ عەذابە یای کافرە بە سوور نووسیمانە ینی وا نەزانەوە هەڵەیە هەڵەمان نەکردووە معناکانیش ینی وشە و معناکانیش ئەوە بە دوو ڕەنگی جیا کردومانە بۆی جیابن لە یەک ینی ڕەنگەکانی جیای لە یەک پاشان چەند حەدیثێکی کەممان چەند فەرمودەیەکی کەممان هێناوە دەربارەی گەورەی سوورەتی فاتحە فەرمودەیەکمان هێناوە دەربارەی سوورەتی قل أعوذ برب الفلق وبرب الناسش فەرمودەیەکمان هێناوە ئەو فەرمودانە بەشدار بێت لەبەری ئەو فەرمودانش بزانێ بەڵام تشتی قرس نایەتەوە ئینشاءالله پرۆژەکە جوانە و بینەران دەتوانن لەسەر شاشەی شەڵا کتێبەکە کەلیماتەکانش ئەوەتە دەقە عەرەبیەکەی ئاەتە قورئانەکەمان بە شین نووسیوە ماناکەیمان بە لە ناو زەردەکان نووسیوە کاک دکتۆر مەرجە بەشدار بووت بە تەواوەتی ئەمەی لەبەر بێت وڵای ئەبێ بیزانێگە لە بەریشی نەبێ ئەبێ بیزان مەسەی تۆڵی پرسیاری گێتەوە دوعای فڵان پێغەمبەر لەو بەرامبەرەوە سێ اختیار نووساوە سێ دوعا نووساوە تۆ نەزانی کام دوعای ئەو پێغەمبەرێ اختیارەکەت بۆ ناکری هەڵبژاردنەکەت ڕاست دەرناچێت هاتەوەی کە نیەتی ئەویانێ لە 100% بێنن زۆریش نیانی سەمە هەر بە پەڕە حسێ بکەین کەمە لاپەڕی نامیلکی و پەڕی گەورە نییە نیو ئەیفۆڕە بە هەموویەوە بە بەرگەکانیەوە بە هەموویەوە 64 لاپەڕێ باشە ینی وەکو پەڕە هەر 62 لاپەڕە 63 لاپەڕە بێ و نیو ئەیفۆڕیشە ینی بچووکە پەڕەکانشی گەورە نییە و بۆشایشی تیا ینی زۆر جارە و پەڕانە شەر هەندێک بۆشایشی تیاوەنێ بڵێن زۆر قەرەباڵخەوە نووسینەکەش بە گەورە نووسراوە لەبەرەوە ئینشاءڵڵا من ئومێد دەکەم بەشداربووانی بەڕێز لە خوشکان و لە برایان لە هەموو تەمەنەکانە بەشداریکی بەرچاویان هەبێ ئینشاءڵڵا و ببنە خاوەنێکی لەو خەڵاتە جوان و گەورانە کە ئەو خەڵاتانەش گەورەی خۆی هەیە ئێستا نەفەرێک بۆ نمونە خەڵات یەکەمی بۆ دەرچێ کە ئەو کەسە توانێتی ئەم دوعا قورئانیانە لە بەرکا و شارەزای بێ و بیزانێ و بەچاکی هەرکی هەیە لەوەی کەواکو هەر سیارێک خۆت بیکڕی یعنی ئەوە سیارەیەکە کابرا لە بەرامبەری کارێکی پیرۆزە پێی دراوە وڵاهی ینی باسی بکەینەوە زۆر گرنگە لەگەڵەوەی کە خێرێکی ئەجگا زۆری هەیە چ بۆ دنیامان چ بۆ قیامەتمان کە ئێمە کۆمەڵێک دوعا لەبەر بکەین ڕۆژانە بەردەوام دووبارەکەینەوە ینی کۆمەڵی خەڵاتیش دانراوە پێم وابێت لە ڕابردووە لە هیچ پرۆژێکا بۆ شازە لەسەر ئەو خەڵات و شش قسە بکەین لەوانەیە هەندێک موسڵمان هەندێک کەس بڵێ بەتایەتی مەسلەی سیارەکە یا هەندێک شتی کە مۆبایل وانە هەر شتەکان عەمرە بێ باشە و حەج بێ باشە وانە بێ باشە قسەشمان لەوە کردو ئێمە بەڕاستی ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەر لە قیامەت و بەهەشت و دۆزەخەوە بیگرە هەتا کاروبارە دنیاکان لە ئیسلامە زۆر جار دافعی مادی و هەدیە و بەخشش و دەستکەوت یەکێکە لە پاڵنەرەکان خوای گەورە کە باسی قیامەت و محاسبە و پرسینەوەکە باسی بەهەشت و جانمەکە بەهەشت هەموو ناز و نیعمەتە دۆزەخیش هەموو عەزاب و سەختیە بەمە خوای گەورە ئیمتیحانەکە نەتیجەکە یەکابەوە یا تۆ هەتا هەتایە بەختەوەرە بی لەسەر کردەوەی دنیات یان هەتا هەتایە داماوە بی لەسەر گوناه و تاوان و بێباوەڕی لە دنیاشە مەسا پێغەمبەری خوا و قورئان صلی الله عليه وسلم ئەو کەسانە ئەچونە جیهاد و غەزا لە پێناوی بەرزکردنەوەی وشەی لا ئیلاهە ئیلا الله و شەریعەتی ئیسلامە ئەگەر شەهید نەبوون ئەو دەستکەوت و غەنایمە دەستیانەکەوێ هەرچەند غەنایم بگیرێ لە غەزا ئەکرێ بە 5 بەشەوە 4 بەشی بۆ بەشداربووەکان یەک بەشی تری بۆ کۆمەڵێک شتەکە ئیسلام دیاری کردو دابەشەکرێ بەسەریان 4 بەش لە 5 بەشی بۆ بەشداربووان باشە هەر کەسێ زیاتر ڕۆڵ ببینێ لەو غەزا جگە لەوەش بەشی تریشی هەیە پێشەوای موسڵمانان سەرکردەکە ئەتوانێت هەندێک کەس کە ڕۆڵی گەوریان بیناوە لە غەزاکە جگە لە غەنیمەکان بەخشی تریشیان باتی باش ئەمە خۆشتی مادیەمان دوێنێ ینی ئەوەی کەواکوتم لە مێژووی ئیسلاما کراوە ینی لە سەردەمی عومەری کوڕی خەتابە وتویانە مەسا مناڵوشت قورئانە خوێند وتار کەسێک قورئان بزانێ ئەوە نە سوورەت دەبەرکە پارەی بەنیە ئەو مامۆستانەی دەرس دەڵێن و پارەیان باتی یعنی سێکی بۆتە ژماری مەدرسەکان زۆر بوو من بیرم دێ هەر خۆم مناڵ بووم لە ساڵی هەفتاکانە
ئەو کاتە ئەوقاف لە عێراقا مسابقەی هاوینانەی قورئان لەبەرکردن و قورئان خوێندنی ئەکردەوە هەر کەسێ جزمی قورئانی لەبەر کردایە 10 دیناری ئەو کاتیان کە زۆر بوو 10 دینار یعنی ئەوە لە هەر شارێکا لە چەند مزگەوتێکە ئەکرایەوە ئێوە شتێکی هاندەرێکی باشە بۆی مناڵ قورئان لەبەر ئێستا لە زۆرێک لە لیبیا و لە مەغریب و لە مۆریتانیا و لەو شوێنانە قورئان لەبەرکردن بۆتە شتێکی زۆر باو بۆ لەوێ بایەخێکی زۆر بەو کەسانە دێ قورئان لەبەرەکەن ژیانیان دابینەکەن شەهادەیان ئەدرێتێ بە شەهادەی بەکالۆرەس حسێ بە ژنیان بۆ دێنن ماڵ و حاڵیان بۆ دروستەکەن زۆر شتیان زۆر تەسهیلاتی ژیانیان بۆکەن ئەو واکە کە خەڵک قورئان لەبەرکە یا فەرمودەی پێغەمبەر لەبەرکە صلی الله عليه وسلم ڕەوانسە هاوڕێیەکم لێ بوو ئێوە هەر عیبەیە لە نێو ماڵێکا گەر حافظ قورئانێکی تێدانەوێت بەڕاستی ماشەڵڵاوانە بۆ بە کولتوریان بەڕاستی لەبەرکردنی قورئانی پیرۆز و خزمەتکردن بە قورئانی پیرۆز والله انشاءالله بۆ ئەم پرۆژانە بەردەوام انشاءالله لە کوردستانیشەوە بێ وڵا دکتۆر پرسیارەم لا دروست بوو بۆ نمونە بەشداربووان بێ بەرامبەر ئەتوانن بەشدار بن یان ئیلا ئەبێ ئەم کتێبە وەرەگری اینجا بۆت هەیە بەشداربی ژن و مێردێک لە ماڵەوە ڕەنگە یەک دانیان پێویست بێ بۆیان هەیە بەسەند دوو کەسن بەڵام بە یەک کتێب بەشدارە ئەو ئارزوی خۆیان ئێمە کەس ئیجبار ناکەین لەسەرکردنی کڕینی کتێبەکە تەمان کتێبەکە ئێمە بە کولفە کردومان کولفەیەکی تێچێکی تێچوە هێنان و بردنەوە و کولفەکەی و لەبەرەوە ئێمە ئەبێ بیفرۆشینەوە بۆی کولفەکەمان بێتەوە دەستکەمە لەو پارەکەیمان ساڵێکی تیژی سانتۆ ئەوە یەک دوو ئەم پرۆژەش کۆمەڵێک ئەرک و مەساریف و تەکلیفەی ئەبێن ئەو پرۆژێکی ئاوا فراوان لەم هەموو شار و شارۆچکە و ژمارەی زۆر کتێب چاپکردن ئەوە هەمووی کولفەیە ئێمە کولفەکەەوە ئاکەین هەر سەروبەر دەری بێنێ ئێمە هیچمان لێ ناوێ هەر حەزەکەین کولفەکە ینی ئێمە خۆمان وەکوتم سەرەتا ئێمە محسین و خێرخوا یارمەتیمان داهاتیەکان دابینەکە یەخۆ کولفەکەشی لە سیارە و بەنزین و ئیداریات و سوال چاپکردن و ئەو لیژنانە کە ئەمێنە سوالەکان تەسیحەکەن ئەمان هەم کولفەیە بە کە ئەوە پێم وایە ژمارەیەکی بەرچاو بەشدارە بێ لەم پرۆژە ئەوە هەمووی ئەرکی ئەبێ ئەبێ ئەرکەکە بە شێوەیەک ئەوکوڵێ دابین بێ بۆ پرۆژەکە واتە ئاساییە چەند کەس بێن ناو بنووسن بەڵام بوون یەک کتێب بکڕن ئەوە ئارزوی خۆیانە ئەوە بەدەست خۆیانە ئەگەر کتێبێ بەشی دە کەسەکە ئەتوان کتێبێ بکڕن ئەگەر هەرێکێش ماوەکە هەرێکە کتێبی خۆیەوێەوە خۆیان نەزانن ئەو علاقەی بێمەوە نییە ئەو علاقەی بە هاوڵاتیەوە هەیە بەشدار بووکە خۆی زانێ کتێبی ئەکڕن دوانەکردن سییانەکردن اختیاری خۆیانە کاک دکتۆر هیچ تەکنیکێکگەیە ینی پیشانی بینەرانی بین بەشداروانی بین بۆ لەبەرکردن و بۆ فێربوونی ئەم نامیلکە ینی بۆ شێوازە بکەن باشتر بێ بۆیان بۆ شێوازە لەبەری بکەن یان چەند کاتی بۆ تەرخام بکەن چەند لارە بەپی کەسەکان بگۆڕێ بەڵام وەکو شتێکی عام وەڵاهی ئێمە ناتوانین لەیرە شتێک بڵێن چونکە هەر کەسێک هەر لە ژیانی خوێندن و دیراسی خۆیان شێوازی خۆی هەیە شتە خوێنێتەوە لە بەریەکە هەیە لی تێگا هەیە زۆر ور دەبێت و لی دوای ئەیزانێ ئەوە ینی کەسەکە خۆی ئەزانێت ئەلمهم ئێمە ئەو سوالانە جوابیانمانەوێ ئەو سوالانە وە سوالەکەش کە ئێمە کردومانە بە هەڵبژاردن و اختیار بەڕاستیەوەش ئاسانکاریی گەورەی بۆ خەڵکەکە ینی نەفەری وایە بۆ نمونە لە بابەتێکا کە ئەچێتە ئیمتیحانە و کتێبەکەی زۆربەی لەبەرە بەس دەوێ شتەکەی لە بیرەچی وەنیە بەڵام ئەگەر هەڵبژاردن یەکسەر بیریێت و ئەزانێ کامیان یعنیەوە ئاسانکاریەکە بەس کابرا بۆ نمونە شعرێکی لەبەرە دوو کەلیمەی لە ناوەڕاستە لە بیر چوو هەموو شعرەکەی لێ تێکەچی بەڵام لەوێ لە اختیارەکە ئەوەی بۆین کراوەتەوە قەرەبوو کراوەتەوە ینی مادەم ئەم هەر بە حاڵ شتێکی لێ بزانێ ئەزانێ اختیارەکە کامیان ڕاست بەس ئەگەر هیچیش نەزانێ خۆ ئیمتیحانش بۆ ینی ئاسی خەڵک دەرکەوێ خۆ مەرج ینی جاگەر هەموو خەڵکەکەش سەو بێنێ تر ئیمتیحان نییەوە ڕاستە بەدڵنیایەوە بەڵام ئێمە ئومێد دەکەین زۆرترین ژمارە خەڵک سەرکەوتوو بێ وەسەد بێنێ و ناویان بچێتە ئەو قورعە و تیر و پشکەوە بۆ ئەوی کواوەکو هەموو کەس ئومێدی هەبێ ئینشاڵڵا بە درێژایی پرۆژەکەش بشکم خەڵاتەکان بچنە سەرەوە ئێمە ئەوە لێرەش و ڕایەگەین وەکو جەنابیش باسی کرد ئەگەر خەڵک خێرخواست کە گویان لە ئێمەیە دەعممان بکەن هاوکاریمان بکەن ئێمە لەوچی خەڵاتەکان زۆر زیاترکەین ینی مەرجنی هەر لەوا بوەسی ئێستا ئەوەنەیە ئەگەر ئەگەینە کۆتایی وڵا یا ڕەبی ئەوەنە خەڵات بێ پێشبڕکێکە هەر بەشداری کردو ینی هەر ئەوەی بەشداری تا یەکەمیش نەبوو بێ بەریکەوە یان دووەم پێنجەمی یا هەرچی سەدەکانە بەران کردی ها ئینشاءڵڵا کاک دکتۆر هیچ پلانێکی بۆ ئەو کەسانەی کە دوورە شوێنن بۆ نمونە لە لادەیەکانیان بێ چۆن کارتان کردو بۆ ئەو کەسانە ئێمە زانین ئێمە زیاتر سنتەری شارەکانمان کردوتەین ئەبێ ئەو نەفرە بۆیس ئەم ئیعلانە لە
تۆڕە کۆمەڵایەتەکان لە تەلەڤیزیۆنەکان لە ڕادیۆکان لە موشت بڵاو بێت ئێوە کابرا لەوانێ ڕۆژێک ناتوانێت بێ ئەو کتێبە وەرگێ لە شارەکەی خۆی لە شارۆچکەکەی خۆی ئێمە لە شارۆچکەکانی شەمانە ینی لە قەزا و ناحێ و شاری گەورە و هەمووی هەمان لە شارەکەش لەوانێ شوێنێکی وەکو سلێمانی شوێنێکی وەکو هەولێر لەوانەیە هەوڵیان دابێ ئەو برانەیەمان چەند شوێنێک دیاریکەن لەو شوێنانە و تەوزی ئەکری بۆی مەسە ئاسان بێ. زۆر باشە کاک دکتۆر بەڕاستی ئەمەش بە دەرفەت بزانم لە کۆتاییە حالیان ئێستا لە دوورشەوی ڕابردوو ڕووداوێکی دڵتەزێن لە شاری سلێمانی ڕوویدا خانەوادەیەکی بەڕێز قوربانێکی زۆریانەدا دڵدەرونی هەمووان بێتاقەت بوو یەکێک لەو دوعا قورئانیانە کە باس لە ئارامی و سەبرکا بۆ ئێمە بخوێن یاخۆت ئەگەر شتێک کرد وەکو هاوخەمیەک پشتیوانیەک بۆ سەبووری کە سوکارکە ئێستاکە وەکو بەشێکیش لەسەر شاشەکە بینن تەرمی ئەو قوربانیانە لە با بڵێن لە مزگەوتەوە دەبرێتە سەر قەبرستان وەروەها ئەگەر قسەیەکت هەبێت لەسەر ئەم بابەتە. وەڵام من سەرەتا داواکەین لە خوای گەورە و لێ پارڕێنەوە ئەڵێن یا ڕەبی خوای گەورە خوای بەبەزەی خوای بەڕەحم لەو مردوانە خۆشبی ئەو مردوانە کە بە حادسەیەکی دڵتەزێن و ناخۆش و ناڕەحەت و زۆر زەحمەتاوی گیانیان سپاردووە یا ڕەبی خوای گەورە لیان خۆش بێت. و حەدیثی پێغەمبەری شەیە صلی الله علیه وسلم هەر کەسێ شت بڕوخێ بەسەریا شەهیدە. ئینشاءالله ئەوانە بەتاتیانێکیان هەر مناڵنەوە هەر تاوانیان لەسەر نیە ئەوانشیان کە گەورەن بە حادسێکی ئاوا ڕووخان و بەسەرا ڕمان گیانیان سپاردووە ئەوانە خوای گەورەی شەڵا بە شەهیدیان قبوڵکە ئەوانشیان بریندار خوای گەورە شیفایان با خوای گەورە عیلاجیان بکە و ئەو زەرەر و زیانش کە لەو ماڵە بەڕێزە کەوتووە خوای گەورە بۆیان پڕکاتەوە ئەوان و دراوسەکانیان و ئەو ناوچەکە ئەو گەڕەکە هەر زیانێکیان لێکەوتووە خوای گەورە بۆیان پڕکاتەوە و خوای گەورە ئەم شارە و باقی شارەکانی کوردستان و ئەم میلەتە لە هەموو شار و شارچکان خوای گەورە لە کارەسات و موسیبەت و هەر ڕووداوێکی ئاوا ناخۆش و دڵتەزێن بپارێزێ و ئەو کەسانش کە ئیتر قەدەری خو ئاوا بۆ ئاوەها ئەجەلیان هاتووە ئینشاءالله خوای گەورە بە شەهیدیان قبوڵکە خوای گەورە ئەجر و پاداشیان بە گەورەترین پاداش بداتەوە و کە سوکاریشیان خوای گەورە سەبر و ئارام و تاقەت و حەوسەڵیان باتێ بەڕاستی ڕووداوێکی گەورەیە بەڕاستی ڕووداوێکی ناڕەحەتە بەڕاستی ڕووداوێکی بە ئازار و بە ئێشە بەڵام ئینسان لە بەرامبەری قەدەری خوا و کارەساتێکە کە هاتووە هیچ دەسەڵاتی نییە قیرەوەی و تەسلیم بێ بڵێ ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد بامۆکی سەرپەرشتیاری پرۆژەی قورئان بەهاری دڵانە یەخوا دەستخۆش بێ خۆی گەورە سەرکەوتوی زیاترتان بێ بەخشێت و بەردەوام لەم جۆرە پرۆژانە ئینشاءالله. منیش زۆر سوپاسی ئێوەکەم خوا پاداشتان باتەوە هەر لەوێشەوە کەواوەکو کەناڵی پەیام یەکێکە لە کەناڵانەی کە ئەم پرۆژەی ئێمە ڕائەگەیەنێ و ئیعلانی بۆوەکا و بڵاوێک کات و ئێمە زۆر زۆر سوپاسی بەڕێوەبەر و کارمەند و هەموو ستافەکانی کەناڵی پەیام و کەناڵی بانگەواز و باقی کەناڵی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری کۆمەڵ لە هەولێر و نور و هەموو ڕادیۆکان ڕادیۆی سونەت و ڕادیۆکان لە شار و شارۆچکەکان لە مەڵبەندەکانی کۆمەڵی دادگەری ئێمە سوپاسی هەموویانەکەین مەمنون پاداشیان باتەوە زۆر زۆر سوپاسی ئەو برا و خوشک و کەسانەشەکەین کە هەڵسوڕێنەر و بەڕێوەبەر و سەرپەرشتیاری ئەم پرۆژەی ئێمە لە شار و شارۆچکەکانە لە سنوورەکانە کە بەڕاستی ماندووە بن بێ بەرامبەر بێ مقابل بێ هیچ شتێکی مادی تەنها لیلاو لەبەر خاتری خوا و بۆ ئەجر و پاداشی قیامەتی خۆیان ئێمە زۆر زۆر سوپاسیانەکەین زۆر زۆر مەمنونیانین دوعای خێریان بۆکەین خوای گەورە موفق و سەرکەوتویان بکە و ئەجر و پاداشی گەورەیان لە قیامەتە بداتەوە. ڕەوی دەستان خۆش زەحمەتان کێش. بەڵێ پێمان بێدان یاری ئێستا هاوکارانمان بە شێوازێکی ڕاستەوخۆ مەراسیمی بە خاکسپاردنی قوربانیانی ڕووداوەکەی گەڕەکی کازیوی شاری سلێمانیمان بۆ گوازنەوە ئەمە لای خۆمانەوە خواحافیزیتان لێ یەکەین دووبارە هاوبەشی خەمی بنەماڵەکەیانین وەروەها خوای گەورە سەبووری کە سوکاریان بدات بە وێندی ئەوەی بریندارەکانیش زوو چارەسەر ببن و دووبارە دەستخۆشیش لەو تیم و لایەنانەکەین کە توانیویانەوە ئەو هاوڵاتیانەی کە بەشدار بوون لە کەمێک ئارامیکردنەوە وەروە هاوکاریکردنی بنەماڵەی قوربانیان. بەڵێ دەچین لای ئەو دیمەنانە دواتر بەردەوام دەبین لە بەرنامەکەمان پێیان دانیار پێمان بێ لەوێ ئەمێنینەوە هاوکارانمان لەوێ بەردەوامە بن لە ڕووماڵی بە خاکسپاردنی قوربانیانی ڕووداوەکەی کازی گەڕەکی کازیوە.